دەستپێکا شۆرەشی حتا ئانێکە کاری کۆمینی باشتر بە هەنێکی تێم فێرکردن ئەو ژنی کۆمینە هەنێکی ینی کاری خۆ فێمکردنەژی ڕاستی نەهاو خەدەمی تەنەیژی فێمکردن گەرەک ئەف کۆمین تەف چالاکیاژی ببین تەف مەراسیمی شەهیداژی دەبین کۆمینن هەنێ ژن ڕۆلا خۆ بێتر لیست زلامە ڕاست هەنێ کۆمین هەنێ دەستی هەواڵی خۆر دەیە بەس هەنێک کۆمینژی ژنا وەک بێژن بێتر ڕۆلا خۆ لیستیە ئەڤژی ئەم ناخوازن بولۆ ئەم دخوازن ینی هەواڵی خۆرد هەواڵی ژن کێلەکە هەفت کۆمینێدە کاری خۆ سەرا ڕاست بکەن کۆمیتەی مەجی هینێکی کەیمانی هەیە دوان کۆمینا دە کاری خۆ پڕ ناکەن ئەم 2025 ئەم دەبێژن کۆمین ژنڤر هاتن ئاواکردن کۆمینی گشتی کۆمیتەی خۆ باش ئاوا دکن فێمکردن جی تێ کۆمین نەمختارێ کۆمین نەخەدەمیە کۆمین هەفکردنا جڤاکێیە جڤاک چخوازی خۆ دوێ کۆمینێ هەفدوور ئالیکار بن باش دەبێ نەنەحیا خەدەمی تەنێژی ئەڤژی باش بوو ئەمژی جارجارنا وەک کۆنگراستار ئەم کۆمینا زیارەت دکن ئەم کۆمیناژی دبینن کۆمبوونجی چێبووی باشە لێمە احتیاج دیجی گۆ ئەم وەک کۆنگراستار جێ خۆت کۆمینات بگرن کۆمینێ خۆسەرژی بێ ئاواکردن وی باشتر ببن احتیاجی مە پێ هەیە ئەم وەک ژن مەگۆجی زەواجا تەمەن بچووک ددا مەشاکلێ ژن د کۆمینا ددڕیا ژنات بگێمە وی باشتر بژمارەژی و سهلترژی تێ ینی ئەم احتیاجا خۆن نابینن ئەم هەرن بپرسن و لوان ژنان بگەرن دریا کۆمیتەی مە ئێ ژنت کۆمینا دێ تشتێ مە وی زووتر بگهێنمەژی وی سەراڕاستتر بنجی وی ئالیکار خۆشتر بشی کۆمیتە هاتن ئاواکردن ژغەنجی ئەم دبێژن وەکەم بێن شدت ژن احتیاجی ژنا گەلێکی هەیە نەمەرسەلا ئەم بێژن توندی تەنێژی ئابووریژی هەیە ئەم بێژن ژنێ مەژی ماڵار و نیشتینە نکارن خوێندن تنەی ئانەکان بێژن هەر کەس خوێندن هەبێ احتیاجی وانی ئابووری هەیە ئەم کارم کوبرەتیفە ئاواکن دوان کۆمینا دێ احتیاجی وان ژنا ئەم پێک بینن ینی وەختی ئابووریا ژنجی هەبێ ئەم بێژن ئەو ژن ڕەحەت وێ وەک بێش سەربەست بد ماڵا خودێ ji dervî malê jî jin ehtiyacê wê hene rastî aborî jî me got perwerde jî komîtê perwerda jî ava bibin yanî jin rast aborî pêvilê jiyanê ehtiyacê jiyanê ne bes rastî perwerde jî ehtiyacê me her jinê ji perwerda heye gok jin xwe nas neke rastî wê aborî jî fêdê lê nake naskirina wê ji wê re gelekî giring e komînê jin ji sê hevalê jin dest pê dike yek ji wan wê berdev kibe di do yek jê wê em bêjin komînê giştî henine hevala jin a hevserok ew jî wê cê xwe bigire di wê berdevkê yani kêleka wê hevala berdev û yek kadin be li kêlekî wê em bêjin her komîtek me wê jinek be di wê komîtê de di wê komîtê de wê hevalê ê jin ê komînê giştî jî wê pêr alîkar be em bêjin a perwerdeyê aborî heye komîta hilala zêrîn jî heye bî'a heye rastî em bêjin tenduristiyê heye komînê jin ji 11 kesa tê avakirin cê wan jî divê îyar bibe rastî gunda me pêwîstî heye em cî ji wan jî bibînin wek komînê giştî hene komînê jin jî heye ez dêjim alîkarî jî wê hebe ji bo komîn birêve bibe sindoqa komîna xweser heye ne komîna giştî em bêjin $75 distîne ji wî $75 $30 dirê komîna xweser di vê şoreşê de pêwîstiyê jin bi jina heyî komîna de wek me got yanî komîtê aborînê a perwerdeyê rastî em bêjin em 15 sal şoreşa me qediyayê wek şoreşa Rojava em dibêjin komîn netîca vê şoreşê ye avakirina komînê jin belkî dereng hat avakirin bes rastî îca ji wê dest pê dike wek dibên jin xwe her derî nas bike her derî bê xuya kirin diriya komînê xweser em zanin şoreş heta aneka jî yanî em bêjin 15 sal qediya bû
روشة عسكري بر تأثيراوي هبو روشة جن حتى أنا كاجي قال لك جياجي ترسك وان هي عادات وتقاليد هنا أم بيجن سركفتنا مسات صدي تمام بوينا أم فينا بيجن أم بيجن هنا جي يعني بصالاجيش مر لازم أم بجين وي أستي اللي خطوة قلقي وكان بيجن خطوة قلقي باشبو قوك أنا كوميني خسر جيبين أفاكرن راست درنجي لي بيوستيايش خو أنا جي هي أم بجين حرجني بتحر كولانك كده بتحر باجارك كده بتحر روج افاجي يجدر في روج افاجي يعني جن ناس بكي جني روج افا جيهان كيجان مرحلة او جنانا جي وي احتياجي وان هبه الكيده كي او جي وكم بيجن جني روج افا خسريا خديتن او جي ببينه